بەڕێز بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم، بەڕێز بەڕێوەبەری گشتی ناوخۆ، بەڕێز ڕاگری کۆلیژی پۆلیس، بەڕێزان ئەفسەرانی بەڕێز ئامادەبوانی هێژا، بەخێر بێن، بەیانیتان باش. پێم خۆشە لە سەرەتادا زۆر سوپاسی دەستەی ڕاوێژکاری یەکێتی ئەوروپا بکەم کە لە هەرچەندە لێرە ئامادەنین، بەڵام دەورێکی گرنگیان هەیە لە پاڵپشتیکردنی پرۆژەی ڕێفۆرم لە پۆلیسی هەرێمی کوردستان. بابەتی ڕێفۆرم و چاکسازیکردن لە حکومڕانی بەگشتی ئامانزلەی بەرزکردنەوەی کواڵەتی ئەو خزمەتەیە کە حکوومەت لە دامەزراوە جۆراوجۆرەکان پێشکەشی هاوڵاتیانی دەکات. چاکسازی یەکێک بوو لە پایە سەرەکیەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی ڕێزدار کاک مەسرور بارزانی هەم لە کاتی پێشکەشکردنی بەرنامەی کابینەکەی و لە جێبەجێکردنی بەرنامەکانی بەردەوام جەختی لەسەرەوە کردوتەوە کە دامەزراوەکانی دەوڵەت پێویستە کواڵیتی خزمەتگوزاریەکانیان لەسەر بنەمای بەسەنتەرکردنی هاوڵاتی پێشکەشکەن. تاوان ئەم دەستەواژەیە کاتێک وردی دەکەیەوە مانای زۆر گەورەی هەیە. واتە کاتێک ئەمە لە ژوورەوەش تازە باسمان دەکرد، کاتێک ئەمە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان دەکەین، ئێمە لە ئاستێکی بەرزتر لە هاوڵاتی مامەڵە ناکەین. ئێمە لە یەک ئاستا لەگە هاوڵاتی و بە پێچەوانەی ئەوەی کە باو بووە، هاوڵاتی سەروەری ئێمەن، هاوڵاتی خاوەنی دام و دەستگاکانن. هەموو ئەوانەی لە دەوڵەت کار دەکەن بە ئەفسەر و کارمەند و فەرمانبەرانەوە، بۆیە لەلایەن دەوڵەتەوە دامەزراون بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتی بکەن. هەر ئەمە ناوەڕۆکی ئەو سیاسەتی شین، سیاسەتی لە هێزەوە بۆ ڕێز، یان سیاسەتی لە فۆرس بیسد ئەپرۆچ، واتە لە میتۆدی پێشینەکردنی هێزەوە بۆ کۆمیونیتی بیسد ئەپرۆچ، بۆ میتۆدی بە پێشینە خستنی کۆمەلگا جێگای دەبێتەوە. ئەگەر ئەو دیدی بەسەنتەرکردنی هاوڵاتی، دیدی ئەوەی کە من لە دایرەکەم، لە بنکەکەی پۆلیس، لە وەزارەت، لە بەڕێوەبەرایەتیەکەم لە سعات 8 یان 8:30 و ڕادەسم بەدەوام کردو و خۆم ڕاهێنا کە ئەوەی دێ هاوڵاتی کە دێ سەردانی دائیرەکە دەکە ئەو سەروەری منە، باوەڕتان بێ بە تەواوی هەڵسوکەوتمان دەگۆڕێ، هەڵسوکەوتی هەموو خەڵک دەگۆڕێ. چونکە بەتایبەت ئەگەر تەرکیزمان لەسەر پۆلیس بێ، تەواوان معجزە دروست دەبێت کاتێک ئەو بەونەوە هەڵسوکەوت دەکرێت. کاتێک تەرکیزمان لەسەر پۆلیس بێ، پۆلیس زۆربەی کات مامەڵە لەگەڵ هاوڵاتی دەکا وەکو مامەڵەکار، یعنی ئەوەی دێتەلات تاوان باریش نییە. جارێ بنکەکانی پۆلیس مەرز نییە هەموو خەڵکەوەی سەردانیان دەکەن بەس بۆ بەرەنگاربوونەوەی تاوان بێ، وانە ئەمە دائیرەکانمان کارتی نیشتیمانیە، پاسپۆرتە، کارتی زانیاریە، مرورە، ئەمانە هەمووی دائیرەی خزمەت گوزاری صرفن. خەڵک بۆ بەدیهێنانی یان جێبەجێکردنی داواکاریەک و بەدەستخستنی خزمەتێک سەردانی دەکات. واتە بەشی هەرە زۆری، ڕەنگە 3 بەشی زیاتری ئەوەی بەڕێز مامەلەی لەگەڵ دەکەن هاوڵاتیە، کەواتە ئەگەر بیرت کردەوە ئەو سەروەری تۆیە، یەکسەر هەڵسوکەوتت لەگەڵی دەگۆڕدرێ. وەزارەتی ناوخۆ بۆ جێبەجێکردنی ئەو دیدە پلانێکی گشتگیری هەیە. ڕاستێ من لە کۆتایی کابینە دەستمان بەو بابەتە کردووە، بەڵام لە پاڵیدا بەر لەوەی ئەعلام بکرێ و لیژنەی باڵا لەگەڵ بەسەرۆکایەتی جەنابی لیوا تارق لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ کۆبوونەوە بکرێ کە پێم وابێ ڕسمەکەی لێرەدانرا بوو. بەر لەوە هەر لەو کابینەیە ڕیفۆرمی زۆر گەورە لە مەجای پۆلیس کراوە. ڕەنگە من کاتمان نەبێت لێرە لە خزمەت جەنابتان باسی هەموو وردەکاریەکان بکرێ، بەڵام خۆت ئێستا ئەوەی لە مێژە لەناو مەسلەکە، ئێستا ئەدای پۆلیس و ینی مستەلزەماتی پۆلیس و ئەو شتانی لە بەردەستی پۆلیسە بۆ بەرەنگاربوونەوەی تاوان مقارنەی بکە بە 10 ساڵ لەمەوبەر، جیاوازەکە زۆر دەبینێ. ئێستا ئێوە باشترین سیستمی کامێرەی چاودێریتان هەیە کە گەلک زەحمەتە هیچ تاوانکارێک بتوانێت لە بەردەستان ڕزگاری بێت، دەتوانی بە ئاسانی واتە بەڵگەت دەست دەکەوێت لە مەولاکە لە دادگاکان بەکاری بێنی.
باشترین مختبر یان تاقیگەی ئەدلەی جینایی ئێستا لە عێراق لە کوردستان هەیە. تاقیگەکانی ئەدلەی جینایی پاڵپشتی ئێوەن بۆ دروستکردنی بەڵگەی یەکلاکەرەوەی کەیسەکان لە دادگا. مە زۆر جار ئەو مناقشانە دەکەین دەڵێن پۆلیس ڕەنگە مانجێک متابعەی تاوانکارێک دەکا، بەرنامەی بۆ دادنێ متابعەی دەکا، هەتا دوایی دەیگرێ، دوایی لە نەبوونی بەڵگەی پێویست لە پێش دادگا ڕەنگە بە کەفالەت ئازاد دەبێ، ڕەنگە بێتاوان دەردەچێت. بەڵام حکوومەت هاتووە پێداویستەکانی دروستکردنی پێداویستەکانی دۆزینەوەی بەڵگەی پێویست کە وەکو باسم کرد ئەدلەی جینایی یەک لەوانەیە، هەبوونی کامێرەی CCTV یەک لەوانەیە، کڕینی کامێرەی گۆپرۆ ئەوەی ئێستا پۆلیسی هەولێر وەکو تاقیکردنەوە هەندێکی لەلایە و لە ئایندێکی نزیک بۆ پۆلیسی بەرەنگاربوونەوەی تاوان لە هەموو کوردستان دەکردرێ. ئەو کامێرەی لە یەخەی خۆی دەخا یان لە کڵاوی سەری هەیە، هەم بۆ پاراستنی پۆلیسە و هەم بۆ پاراستنی هاوڵاتیە، چونکە تەواوی ئۆپراسیۆنەکە ڕیکۆرد دەکرێت کە دەتوانرێت دوایی وەکو بەڵگە بەکار بهێنرێت. ریفۆرمکردن لە دام و دەستگاکان، یعنی من ڕەنگە لێرە پێویست نەبێ باسی وردەکاری پلانی ریفۆرمی پۆلیسی لە کوردستان بکرێ بەقەدەوەی چونکە ئەو ئەفسەرە بەڕێزانەی لێرەن، ئەفسەری پۆلیسی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرن، ڕەنگە باشتر بێ قسە لەسەرەوە بکەین کە چی لەسەر ئێوە پێویستە، چی لەسەر ئێمە پێویستە وەکو ئەوانەی لە وەزارەتی ناوخۆ کار دەکەن. یەکەم خاڵ بەڕێزان ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ. دەمان یەک لەو پایە گرنگانەی کە دیسان کابینەی نۆ کاری لەسەر کردووە و ئیش لەسەر کردووە ئەوەیە کە پێویستە جگەلەوەی ڕێزی هاوڵاتی بگرین کە هاوڵاتی ئەوەن کە هەڵگری ناسنامەی وڵاتی خۆمانن، بەڵام ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ بەگشتی. پۆلیس لە مامەڵەکردنی لەگەڵ هەموو ئەو کەسانەی دێن سەردانی دامەزراوەکان دەکەن، سەردانی بنکەکانی دەکەن، پێویستە بەو پەڕی ڕێزگرتنەوە مامەڵەی لەگەڵ بکە. لە بزنسا قاعدەیەک هەیە دەڵێ customer is always right، کڕیار هەموو کات ڕاستە. تو ئەگەر دێی لە چاوی ینی میتۆدی بزنسیەوە سەیری کار دەکەی، دام و دەستگاکانی دەوڵەت بەعام فرۆشیاری خزمەت، تۆ لە دایرەکەی خۆت ئەگەر هاوڵاتی سەردانت نەکە دەبێت دایرەکەت داخی، دایرەکەت بەو کاتە قەڵەباڵغە کە هاوڵاتی سەردانت دەکە. بۆیە هەموو کات پیشاندانی ڕێز، پیشاندانی تەعاتف لەگەڵ ئەوەی بۆتە قوربانی یەکجار گرینگە. هەوڵدان بۆ بە بێلایانی مامەڵەکردن پرۆفێشناڵیتی پێ دەڵێن. ئەفسەر دەبێ بە تەواوی بێلایەن بێت، چۆن لە دادگاکان کاتێک دادوەر بزانێ یەکێک لە لایەنەکانی کەیس ناسیاویتی خزمیتی برادریتی دەبێت تەناحیکە، یەکسەر دەبێ بڵێ من ناتوانم ئەو داوایە ببینم لەبەرەوەی ڕەنگە لایەندار بم. بۆیە ئەفسەری لێکۆڵەر، ئەفسەری بنکەکانی پۆلیس کاتێک خزمی خۆی برادرێکی جیرانێکی کەیسەکەی بێنێتە لای دەبێ هەوڵدا تەحویلی کەسێکی دیکەی بدە بۆ ئەوەی لایەندار نەبێ. ینی لایەن بێلایەنی لە مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان قیمەت دەداتە لێکۆڵینەوە، قیمەت دەداتە ئەفسەر، قیمەت دەداتە سەروەری یاساوە ڕێز بۆ دام و دەستگاکانی دەوڵەت زیاتر دەکە، بەهێزتر دەکە. خاڵێکی دیکە بەڕێزان مەسەلەی لە سەرەتاش باسم کرد، مەسەلەی بە پێشینەکردنی کۆمەلگا. ینی کۆمەلگا هاوڵاتی سەنتەری خزمەتگوزاریەکانە، ئێمە خۆمان نا. ئەمە شێوازی مامەڵەکردمان لەگە خەڵک دەگۆڕێ کاتێک وا سەیر دەکەی، بە نەرمونیانی، بە ئەوەی پێی دەڵێن لێهاتوویی گفتوگۆکردن و دایلۆگکردن، نیگۆشیشن سکیل. تۆ هەوڵ دەدەی بەشێک لەو قەزیانە کە جرائمی تێدا ڕوونەداوە، بۆ نمونە هەوڵ دەدەی بە ئاشتەوایی حەل بکەیت. چونکە لەگە جەنابی لێوە تارق تازە باسمان دەکرد، هەندێک جار بنکەی پۆلیسی ناحەیەک بۆ نمونە زۆر گرنگە بەس بۆ بەرەنگاربوونەوەی تاوان لەناو خەڵک نەبێ،
گرنگە بەجلی ڕسمیەوە لەناو خەڵک بێت سەردانی بۆنە ئیجتیماعیەکانیان بکە پەیوەندی دروستکە تاوان پەیوەندی بۆ پاراستنی کۆمەلگا تۆ بەشێکی لەو کۆمیونیتیە بەشێکی لەو کۆمەلگایە سەردانیان دەکەی علاقاتیان لەگەڵ دروست دەکەی بۆ ئەوەی ئەوان بنکەی پۆلیس بەهی خۆیان بزانن زۆر جار بەرەنگاربوونەوەی تاوان بەشێکی بریتە لە هاوکاریکردنی هاوڵاتی خۆی کاتێک مؤسساتی بەهی خۆی زانی خۆی دەیپارێزێت